فرسە و سەرخۆشی خۆمان بۆ خانەوادەی شەهیدانی داعش بنێرین وەخوای گەورە لە شەهیدەکانمان خۆش بێ و هیوادارین بە زووی بریندارەکانیش باش بنەوە. ئێمە ئەمە بەیاننامەی خوێندکارانی ناڕازیە. وەکو پێشتر ئاماژەمان پێدا داوای ئێمە داوایەکی دیاریکراوە و خۆپیشاندانەکانمان ئاراستەکراوی هیچ هێز و هیچ لایەنێک نییە. وەسپاسی هەر هێز و هەر لایەنێکیش دەکەین کە بە فعلی کاری باش لە سوودی خوێندکاران بکات. دیارە لەو چوارچێوەیەشدا حیزبێکی دیاریکراو چەند کارێکی باشی بە سوودی خوێندکارانی داخلی کردووە. ئێمە سەرەڕای سوپاسکردنیان، بەڵام لێرەوە ڕای دەگەێنین کە هیچ هەنگاوێکی فەرمی بۆ جێبەجێکردنی داوا سەرەکیەکانی ئێمە نەنراوە. داوا سەرەکیەکانی خوێندکاران بریتی بوون لە یەکەم گێڕانەوەی دەرماڵە، دووهەم کەمکردنەوەی کرێی خوێندنی پارالێڵ، سێهەم نەهێشتنی کرێی داخلیەکان، چوارەم گێڕانەوەی شکۆ بۆ فێرخواست، ئەوەش بە سزادانی ئەو کەسانەی کە ئازاری قوتابیەکانیان داوە، ئەلبەتە سزادانێک کە بە ئاشکرا بێ و لەسەر تەلەڤیزیۆن بێ بۆ لای گشتی ڕوون بکرێتەوە. پێنجەم گێڕانەوەی شکۆ بۆ زانکۆ و پەیمانگاکان و ریفۆرمی ڕیشەیی لە خوێندنی باڵادا، ئەوەش بە بڕینی دەستی حیزب لە ناوەندەکانی خوێندندا. دیارە داواکانمان جێبەجێ نەکراون و داخوازین بە زووی جێبەجێ بکرێن و ئێمە وەکو خوێندکاران درێژە بە خۆپیشاندانە دەین تاوەکو داواکانمان جێبەجێ دەکرێت. لێرەوە یەک پەیامی دیکەمانەیە بینێرین بە تایبەت بە وەزیری ئەوقاف هیوادارم کەس نەیبڕێ. بەڕاستی شەرم و شوورەیە کە وەزیری ئەوقاف و تەرەفەکەی تەلەفۆنیان بۆ چەند مامۆستایەکی ئاینی کردووە، هەڕەشەیان لێ کردوون، تەهدیدیان لێ کردوون، سوکایەتیان پێ کردوون، گوایە نابێ ئەوان لەسەر مینبەرەکانیانەوە پشتگیری داخوازی ڕەواکانی خۆپیشاندەران بکەن. وەلەو چوارچێوەیەشدا وەکو زانیاریمان پێگەشتووە مامۆستا سەید ئەحمەدیان لە وتاردان دوور خستوەتەوە. داواکاری لایەنی پەیوەندیدار بە زووی ئەو کارە چەوتە ڕاست بکاتەوەی جینە ئاڵوێستەکانمان توندرە بێ. سپاس بۆ ماندووبوونیەوەش. ئەم دەستی هەموو لای خۆش بێ. زۆر سپاس بۆ برای بەڕێزمان بۆ خوێندنەوەی یادداشتنامەکان. من پێم خۆشە بۆی لە کاتی هاوڕێیان زۆر نەگرن، زۆر باسی داواکانمان ناکەم و تەنها پێم خۆشە بە شیعارێک بەشدار بم. لێرەوە پێتان ئەڵێم پێیام ئەم جارم پەیامێ نوێیە، شعری ئەم جارم بۆتان هەدیەیە، ئەوەی لە شارە و هەرچی لە دێیە. تا ئێستاکە هەر وشەیەک لە زاری من بیسراوە، گەر هەر شعرێ بە قەڵەمی من نووسراوە، گر نووسراوم بۆ خەمی گەلم داناوە. بە قەڵەم و بڕوای دەسم خەمی گەلم لە کۆڵماوە، هیچ مەڵێن و هیچ مەپرسن بۆچی واقینم هەستاوە. هەرچی بڵێم ئاشکرایە و بە چاوی خۆمان بینراوە، زوڵم لێکرا و لەبەر حەق خۆی بووە بە شەختێ هەڵدراوە. کچی جوانی میلەتەکەم لەبەر وتنی قسەی ڕاستی بە گولە سەری شکاوە. کەنجی خێ لە خۆنەدی وم بێهۆکار زیندانی کراوە، ڕۆڵەی داما و نەبوونیش لە کاتی کاردا کوژراوە. بۆ خۆشبەختی پایەدارێ جەرگی چەند دایک سوتاوە، چەندین گەنجم لەبەر حەق خۆی وابێ سەر و شوێن کراوە. وڵاتەکەم لەسەر نەوتە و زێری، وڵاتەکەم لەسەر نەوتە و ژێری پڕ لە زێر کراوە. کەچی هەموو سامانەکەی بەبێ ئاگا بە خەوتووی هەر هەمووی ئاودی و کراوە. مامۆستای ئاینی وڵاتم لەبەر داوای مافی خەڵکی وتاری قەدەغە کراوە. ئەو وڵاتەی کە ڕێگەکەی بە خوێن شەهید ئاودراوە، کەچی کچە مۆدێلێک و هەندێک کەسی لات و لۆتی لە ژێر سێبەری حەساوە. ئیتر چۆن دڵ ئۆخرە بگرێ و فرمێسک نەیا لە چاوە. هەرچیش خەریکە شێتمەکە و داخی دڵی زیاتر کردووە، ئەوە نییە لە وڵاتە کێ و چەند زوڵمی کردووە، بەڵکو کەسێک زوڵم لێکرا و زیاتر دیفاعی کردووە. هێشتا کەسێ بەقەد و سەر شەقی زوڵمی خواردووە، کەچی بۆ داری زۆرداری چەندین ماساوی کردووە. بۆ زیادبوونی داری زوڵم جەرگی چەند دایکی کوشتووە. پێم خۆشە کە باش بزانێت چی ڕوویداوە و چیتر بووە، بەو شەقەی دای ئەوە شوێنێ لەو زیاتر زوڵمی کردووە. گەندەڵ و دزی ڕاستی چۆی چونکە هاتووی بێشەرمانە دیفاعت لە زوڵم کردووە. ئەمەی هیچ وتەی من نییە، هەرگیز قسەی وام نەکردووە، بەڵکو قسەی زاتێکە کە هەمووانی خەڵک کردووە. با پێت بڵێم جوان کۆ بگرە بزانە کاکی ماساوچی، لەو وتەی خەمی نیشتیمان ئەبەد تۆشی لێ دەرناچی. گەر بتوانی بە شەقوەشێن کە لەی سەریشم بشکێنی، بە گازی فرمێسک ڕەشین هەردوو چاوم بگرێنی. گەر بتوانی بە تون ڕەوی بێخەم بیت و بمخینچێنی،
بەڵام دنیا بە ناتوانی ئاگری ناخم دامرکێنی ناتوانی کەواوتەی حەق لە ناو جەسەما دەربێنی ڕۆڵەیەکی حەق خوراوم ناتوانی ڕاستی بشکێنی دڵنیا بە باوەڕی خۆم بۆ قسەی حەق هەر ئەمێنم ئاگری ڕاپەڕی نوێم داری زۆرداری ئەستوێنم لە گوڵەوی شەمشێبەکەم ڕۆڵەی نیشتیمان خاتم پێشمەکەی چالاکان پرسیکەم دڵیەشێنم لە شارستان خوش بە ئەڵڵای نەوی خوداکەمێنم ڕێشە شادێ هەر هەمووتان هەڵپەڕێنم بەسەرشدا ئەوانی ڕاگەکارەکەی دەستە زمانەوە داهەمان بە دوشەکانی دەوامەری ئەوەی کە گوێبیستی بوون بەیاننامەی بەشێک لە فەنکارانی زانکۆی سلێمانی بوو کەمپینۆی زانکۆ سلێمانی تا لێرە لە بەردەم کەمپینۆی زانکۆ سلێمانی گرتبوونەتەوە ئەمەنە دوای ئەوەی کە چەند ڕۆژێک شوو بوو لە ناوەندەکانی خوێندن لە زانکۆ پەیمانگاکاندا بەڵام ئەمڕۆ یەکشەممە دوای دەستپێکردنەوەی داوام جارێکتر بەشێک لە خوێندکارانی زانکۆی کەمپینۆی سلێمانی لە بەردەم کەمپینۆی زانکۆ سلێمانی گرتبوونەتەوە هاوکات لە ئێستادا لەناو بەشێک لە بەشەکانی کەمپینۆی زانکۆ سلێمانی دەوام دەکرێت لە خوێندکاران لە هۆڵەکانی خوێندندان وە بەشێکیش لەو خوێندکارانەی کە لە ئێستادا دیمەنەکان دەبین بە شێوەیەکی ڕاستەخۆ لە بەردەم کەمپینۆی زانکۆ سلێمانیدا گرتبوونەتەوە لە ڕێگەی بەرزکردنەوەی دروشمەکانیان دەیانەوێ شارەکانیان زیاتر بکەن و پەیامەکانی خۆیان زیاتر لەسەر حکومەت و لایەنی پەیوەندیدار بۆ وەرگرتنی دەرماڵە و باشترکردنی ڕەوشی ژیانی خوێندکاران لە بەشە ناوخۆیەکان زیاتر سڵاوە لێ ئەمڕۆ لێرەن بۆچی لێرەن وەکو خوێندکاران خۆپیشاندانەکەین بۆی دەرماڵەکانمان وەرگرین لەبەرەوەی هیچ ڕەوایەک حەقێ نییە یعنی بەس لە کوردستانە ئەم شتەیە دەرماڵە نادرێ بە خوێندکار لە هەموو وڵاتان دەرماڵی خوێندکار دیاری کراوە و بە هیچ جۆرێکیش ئێستا وای لات و خوێندن کەڵک و سوودی هیچ نەماوە چونکە ئێستا تەلەبە لە پۆلی شەشە خۆخوات نەچێتە زانکۆ کام وەزعەیە مابینێ ئەوش تااقەتی خوێندنی نامێنێ بەجددی یعنی تااقەتی نامێنێت و خۆخواتی نیێتە زانکۆ تاوەکو ئێستا لە دوای ئەو زنجیرە خۆپیشاندانانەی کە ئەنجامتاندا تاوەکو ئێستا هیچ لە داواکانتان جێبەجێ کراوە نەخێر هیچ داوایەک جێبەجێ نەکراوە چەند ئومێدتان هەیە بۆی کە داواکانتان جێبەجێ بکرێت وەڵای ئەگەر حکومەتەکە ئەوە بێ ئومێدمان کەمە بەڵام پشت بەخوا هەر بەردەوام بینە خۆپیشاندان تا بەدەستیێن دەرماڵەکان ئێستا ئەمڕۆ لە ناو کەمپینۆی زانکۆ دەوام ئەکرێ ئەڵەن باز لەوە دەکرێت کە بەشێک لە خوێندکارانە نەو ناوەندەکانی خوێندن ئەمڕۆ دەوام دەکەن بەڵێ هەنێکیان ئێستا لە دەوامان لە خزمەت سڵاتان لێبێت ئەمڕۆ ئێوە لێرە لە بەردەم کەمپینۆی زانکۆ گرتبوونەتەوە دەتانەوێت چ پەیامێک بگێنن وەڵا پەیامەکەمان هەرەوەیە کە داوای مافی خۆمانەکەین ئەوەشی کە لەم ماوەیە داوای خوێندکارانە کاقوبا دەکە هیچ شتێکی وای نەکرد ئەوەی کە کردێتی زۆر دەمێک بوو بیکردایە لەک بەم هەفتەیە بیکرد بۆ کردنەوەی کە کراوە تاوەکو ئێستا چیەوە بەس بۆ داخلیەکان کراوە ئێمە داوای مافی خۆمانەکەین داوای دەرماڵاکەین داوای یەک شتێکی ترمان نەکردووە ئەوەی کە لە داخلیەکانە کراوە پێویستەکانی ئێوە پڕکاتەوە یاخۆت ئەو کەم و کورتیانەی کە بوو لە ماوە ڕاوداسە
تەواوی کەم و کوردەکان چارەسەر کراون کێشەکانتان چارەسەر کراوە کراوە بەس بۆ شێوەیەشنا هیچی وانە ئەوە زۆر زووتر بکرێ ئەوە بۆ خوێنکاران چەنم ئێوە بەردەوامە بن لە خۆپشاندان و ناڕزایەتەکانتان بۆ ئەوەی کە بە مافەکانی خۆتان بن بەردەوامە بینە تاکو داواکارەکانمان جێبەجێکرێ ساز بۆ تۆ بەڵبەرزان خۆپشاندانی خوێندکاران ئەمۆش بەردەوامی هەیە بەشێک لە خوێندکارانی کەمپی نوێی زانکۆ ئێستێمان هێستا لە بەردەم کەمپەکەدان و وەکو ئەوەی دەبینن بۆ بەستی گەیاندنی پەیامەکانیان بۆ بەدەستخستنی دەرماڵە و پێدانی دەرماڵەکە لە ساڵی 2014 تاوەکو ئێستا دەرماڵی خوێندکاران لەلایەن حکوومەتەوە بڕاوەوە بەی شێوێگە و ڕاپارێ بۆ خوێندکاران خەرج ناکە لێ سەدا خوێندکاران لەسەر ئاستێرمی کوردستان و زانکۆ پەیمانگاکانیان داوای گێڕانەوەی ئەم دەرماڵەیە دەکەن یەکێک لە خوێندکارەکان باسی لەوە کردە لە پاڵ کێشەی دەرماڵە لای بەشناوخۆیەکان ژوان کۆمەڵە گرفت و کێشیانە بۆوان بازەوە دەکەن کە بەشێک لە کێشەکانیان لە ئێستا لە بەشناوخۆیەکان چارەسەر کراوە گرفتەکانیان چارەسەر کراوە بەڵام ئەوەی کە خاڵی سەرەکیە کە ئەوان ناتوانن سەر شەقامان بۆی و خۆپشاندان و ناڕزایەتیان هەیە گەڕانەوەی دەرماڵەکانیانە داوان باسەوە دەکەن تاوەکو ئێستا حکوومەت و لایەنی پەیوەندیدار هیچ هەنگاوێکی نەناوە بۆ گێڕانەوەی ئەو بڕاپارەی کە وەکو دەرماڵەت دەدرا بە خوێندکاران لە ماوەی ڕابردوودا